الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. برایان و خوشکانی بەڕێز و خۆشەویست بینەران و بیسەران، ئەمە ئەڵقەیەمان ئەڵقەی یازدەیەمە لە بابەتی چاو بە خۆتا جێڕانەوە. ئێمە هەر لەسەر بواری شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و گرتنی ڕێو شوێن و ڕێبازەکەی بەردەوامین. لەم ئەڵقەیەشدا ئەم ئەڵقەیەشمان هەر بۆ تەرخان کردو زیاتر تیشک دەخەینە سەر ئەو مەسەلەیە. ئایا لە ئەڵقەی پێشوودا پرسیارێکمان کرد، ئایا قورئان بەدیل نییە بۆ سونەت؟ وەکو هەندێک کە بەخۆیان دەڵێن قورئانیەکان، قورئانیون، وا بانگەشە دەکەن، ئایا مادام قورئانمان لە بەردەستدایە ئەوە ئێمە بێنیاز ناکە لە شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و گرتنی ڕێبازەکەی؟ دەڵێن نەخێر. لەبەرچی؟ لەبەرەوە کە یەکەم ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێناسەی ڕاست و دروست کە پێشتر باسمان کرد، ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرۆک و نێوڕۆک و جەوهەرەکەی بریتێ لە قورئان. لە ڕاستیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتووە تەنیا قورئانی پێ بووە و تەنیا قورئانی فێری هاوڵانی کردووە، خوا لێیان ڕازی بێ، و تەنیا بە قورئان پەروەردەی کردوون و گۆشتی کردوون و تێیگەیاندون و پێگەیاندون. کەواتە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێناسی ڕاست و دروستی لەگەڵ قورئان یەکجا نییە، بەڵکو دەتوانین بڵێین ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنیەتی کارپێکردنی قورئانە، چۆنیەتی جێبەجێکردنی قورئانە و شەرح و ڕوونکردنەوەی چۆنیەتی کارپێکردنی قورئانە. ئەوە یەک. پاشان ئێمە هەر قورئان وەکو من لە کتێبی پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام باسم کردو، قورئان ئێمە مولزەم دەکا و پابەند دەکا بە دوای پێغەمبەری خوا بکەوین. خوا سبحانه وتعالى دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. دەفەرمێ ئەی محەممەد پێیان بڵێ ئەگەر ئێوە خواتان خۆش دەوێ شوێنم بکەون، خوش خۆشی دەوێ. کەواتە قورئان و خوا سبحانه وتعالى فەرمایشتی خوا ئێمە پابەند دەکا کە بە دوای قورئان بکەوین، بە دوای پێغەمبەر بکەوین عەلەیهی سەڵات وسەلام، ئەگەر خوامان خۆش دەوێ. لە ئەنجامدا خوای پەروەردگاریش ئێمەی خۆش دەوێ. ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم. لەو گوناحەکانیشان دەتانبووری خوا لێبوردەی بەبەزەییە. دوای دەفەرمی قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. بڵێ فەرمانبەری خوا و پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام، بە قسەیان بکەن، فەرمانیان جێبەجێکەن. فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. ئەگەر پشتیان هەڵکرد بە دڵنیای خوا بێبڕوایانی خۆش ناوێت. ئایا کەسێک شوێن پێغەمبەر نەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام، ڕێبازەکەی نەگرێ، بە کافر لە قەڵەم دەدرێ؟ دەڵێن ئەوە چەند حاڵەتێکی هەیە. ئەگەر بەڕەهایی بە مطلقی بە دوای پێغەمبەر نەکەوێ عەلەیهی سەڵات وسەلام، ڕەفزی بکە، بە تاکید کافرە. بەڵام ئەگەر لە شتێکی دیاریکراودا شوێنی نەکەوێ، نەک لەو ڕۆکە بڕوای پێی نییە، لەو ڕۆکە بڵێ من پێم وایە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی بۆیە نەکردووە بۆ ئێمە پابەند کرد، یا بڵێ لە توانامدا نییە، یا بڵێ خۆشم بەکەم تەرخەم دەزانم، بە تاکید ئەو کاتە بە بێبڕوا و کافر لە قەڵەم نادرێ، دەبێ وریان بین. بەڵام ڕەتکردنەوەی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، شوێنکەوتنی پێغەمبەر بە گشتی و بەڕەهایی کوفرە. چونکە تۆ پێغەمبەری خوات ڕەت کردەوە، ئەو ئیمانەی کە هێناوتە کە بریتە لە تەصدیق و بەڕازدانینی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بەڕازدانانی خوا سبحانه وتعالى و ئەو پەڕی ملکەچی و خۆشویستن و بە بەرزگرتن بە مەزگرتن بۆ خوا سبحانه وتعالى و لە دوای خوا ئەو پەڕی خۆشویستن بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم و ڕێز لێگرتنی ئەوەت هەڵوەشاندوتەوە. کەواتە شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر قورئان ئێمەی پێوە پابەند کردووە. ئەڵبەتە من لەو کتێبەی ئاماژەم پێدا 15 ئاەتم هێناونەوە لەو بارەوە.
بەڵام من ئاەتێکی کەش دێنم کە دەقێکی یەکلایکەرەوەیە لەو بارەوە کە لە سوورەتی حەشردا خوا سبحانه وتعالى دەفەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب دەفەرمێ ئەوەی کە پێغەمبەر پێتان دەدا لێ وەربگرن هەرچی ئەو لێتان قەدەغە دەکا خۆتان لێ دوور بگرن و پارێز لەخوا بکەن خوا سزا و تۆڵەی توندە کەواتە ئێمە سەرپشک نین ئێمە مافی هەڵبژاردنمان نییە بە دوای پێغەمبەر بکەوین عەلەیهی سەڵات وسەلام یا بە دوای نەکەوین بەگشتی بەڵکو خوا ئێمەی پابەند کردووە دەفەرمێ هەرچی پێغەمبەر پێتان دەدا لێ وەربگرن هەرچی ئەو لێتان قەدەغە دەکا خۆتان لێ دوور بگرن هەروەها لە سوورەتی نوردا دەفەرمێ ئین توطیعوه تەهتەدوو ئەگەر فەرمانبەری پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام ڕێی ڕاست دەگرن کەواتە ئەوەی فەرمانبەری ئەو نەکا ڕێی ڕاست ناگرێ خاڵێکی دی کە پێویستە چاوی تێدا بە خۆماندا بگێڕینەوە ئەوەیە کە قورئان و سونەت کە دوو سەرچاوی ڕوون و بێچەندچوونی ئیسلامن و دوو پێکەنەری ئیسلامەتین ئایا پەیوەندیان پێکەوە چۆنە دەڵێین بەبێ قورئان نازانین ئیسلام چییە قورئان مەتنی ئیسلامە و بەبێ سنەت و ڕێبازی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام نازانین قورئان چۆن جێبەجێ دەکرێت نازانین چۆن قورئان لە ڕووەکردەیەکەیەوە جێبەجێ دەکرێت چ وەکو نوێژ و ڕۆژ و حەج و عومرە و زەکات و باقی پەرستشەکان چ وەکو هەڵس و کەوتەکانی دیکە ئەوانەی کە مۆرکی کردەییان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسی خۆیدا بۆی بەرجەستە کردوین چۆن ئەو ئاەتانە جێبەجێ دەکرێن کە پەیوەستن بەلایەنی کردەیەوە چ دروشمەکانی خواپەرستی چ بواری کۆمەڵایەتی چ بواری هەڵس و کەوتەکانی ژیانی ڕۆژانە چ هەڵس و کەوتە کۆمەڵایەتیەکان چ هەڵس و کەوتە سیاسیەکان چ لە بواری جەنگدا لە بواری ئاشتیدا پێغەمبەر سەڵ پێشان داوی کەواتە ئێمە بەبێ قورئان نازانی ئیسلام چییە هەر بۆیە من لێرە ئامۆژگاری دڵسۆزانەی هەموو ئەوانە دەکەم کە سەرگەرمی سونەتن دەقەکانی سونەت لە بەرکردنی فەرمایشتەکانی پێغەمبەر سەڵ سەلەم و دیڕاستەکردنی ڕیوایەتەکان و هەموو ئەو زانستانی کە پێویستن بە سونەتەوە ئامۆژگاریان دەکەم پێش سونەت لەگەڵ قورئاندا خەریک بن بەبێ قورئان دوایی ئەسڵان لە سونەت بەهرەمەند نابی و دوایی میزان و پێوەرێکت بەدەستەوە نابێ بۆ هەڵسەنگاندنی سونەت چونکە قورئان هەمووی بە تەواتر بە ئێمە گەیشتووە بەڵام سونەت پۆلێن کراوە سونەت متەواتیری تێدایە ئەگەر کەمیش بێ سەحیحی تێدایە حەسەنی تێدایە لە ڕووی سەنەدەوە و هەندێکیشی بەبێ هێز و بەڵکو هەندێشتیش بە هەڵبەسراو بەدەمی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام لە قەڵەم دراون ئەتۆ تا شارەزا نەبی لە قورئان دوایی ناتوانانی هەڵسەنگاندن بکەی بۆ دەقەکانی سونەت بۆیە ڕیزبەندی ڕاست و دروست ئەوەیە کە ئێمە پێشێ هەوڵ دەین لە قورئان تێبگەین قورئان ڕاست بخوێنین چاکی بخوێنین باشی لێ تێبگەین کاری پێ بکەین و دوایی لە دوای قورئان ئەمجا نورەی سونەت و ڕێبازی پێغەمبەری خوا دێ صلی الله علیه وسلم و وەکو ڕیزبەندی منطیقیش هەروایە ئەتۆ بتەوێ زانستێک بخوێنی پێشێ مەتنی ئەو زانستە دەخوێنی دوایی دێ سەر شەرح و دوایی دێ سەر حاشیە و پەراوێزەکانی کە لەسەر شەرحەکە کراون ئەگەر نا تۆ بێنی پەراوێزەکان بخوێنیەوە بەبێ ئەو بزانی لە شەرحەکەدا بۆچی واگوتراوە یا شەرحەکە بخوێن بەبێ بزانی خۆ مەتنەکەت چۆنە بە تەئکید ئەمە ڕیزبەندێکی هەڵەیە بۆیە ئەگەر بمانەوێ تێگەیشتنیشی ڕاست و دروست و هاوسەنگ و تێر و پڕمان هەبێ پێشە دەبێ لە قورئان و دەست پێ بکەین و هاوڵانی بەڕێزی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام خوا لیان ڕازی هەروایان کردووە یەکێکیان گوتوێتی كنا نؤتى الإيمان قبل القرآن ئێمە پێشی ئیمانمان پێدەدرا ئەمجا قورئان پێشی تۆ دەبێ ئیمانت هەبێ ئەمجا دوای لە قورئان شارەزابی پێشێ دەبێ لە قورئان شارەزابی ئەمجا بپەڕەوە بۆ سونەت پێشێ دەبێ لە سونەت شارەزابی ئەمجا بپەڕێەوە بۆ قسەی زانایان ئەو ڕیزبەندە لۆژیکیەکە بەو شێوەیەیە نەگە تۆ بێنی مێشی خۆت پڕخێ لە قسەی زانایان بەبێ ئەوەی لە مەحەکی قورئان و سونەتی بدەیت
یا بێنی دەقەکانی سنت زۆر لە بەرکەی بەبێ بزانین دەخوا لە قورئان لەو بارەیانەوە لەبارەی ئەوانەوە کە دەقانە لە بارەیانە دەدوێن چی فەرمووە نا تۆ دەبێ بزانی فەرمایشتی خوا لەو بارەوە چی گوتووە ئەمجا دوایە ئەگەر پێویست بوو کە بۆت ڕوون نەبوو بۆەوە ئەمجا بپەڕەوە بۆ سنت و دوایی کە لە دەقەکانی سنەتت لێ ئیشکال بوون لە شوێنێک گرفت بوو ئەمجا دەپەڕێەوە بۆ قسەی زانایان و پێشەوایان تا بزانی چۆن لەو ئاەتەیان چۆن لەو دەقەی سنت حاڵی بوون و تێگەیشتون و ئەو کاتە بەرچاوڕوونی زیاترت بۆ دەڕەخسێ. گومانی تێدا نیە کە هەر کەسێک مسلمان بێ هیچ شتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەت ناکاتەوە و ڕەتکردنەوەی هەر شتێک بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم با ئەو شتە واجب و پێویستیش نەبێ بەڵام بزانی کە هی پێغەمبەری خوایە ئەوە کوفرە چونکە ڕەتکردنەوەی شتێک بەسەر پێغەمبەردا عليه الصلاة والسلام ڕەفزکردنی معنای بە درۆدانانی پێغەمبەرە بە درۆدانانیش پێچەوانەی تەصدیقە کە شادەماری ئیمان و بڕوا بەخوابوون و بڕوا بە پێغەمبەر بوونە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. خوا تەوفیق مامدا بە لوتف و کەڕەمی خۆی هەرچی زیاتر لە فەرمایشتەکەی شارەزا بین فەرمایشتە بێوێنەکەی و دوای ئەو تۆفیق مامدا هەرچی زیاتر لە ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام کە کرۆک و جەوهەر و کاکڵەکەی بریتێ لە قورئان شارەزا بین و پاشان بە چاوی ڕێز و حورمەتیشەوە تەماشای هەموو ئەو زانە و پێشەوانە بکەین کە قورئان و سنەتیان بۆشی کردوین و بۆیان ڕوون کردوینەوە بەڵام بشزانین کە دین ئاینێک کە پابندکەرە بۆ هەموو لایەک تەنیا قورئان و سنەتە وەکو لە خاڵی یاخود لە ئاڵلقەی 12دا زیاتر تیشێک دەخەمە سەر ئەو بابەتە کە ئەوەی بۆ ئێمە پابندکەرە وەکو دین تەنیا وەحیە وەحیش تەنیا لە قورئاندا بەرجەستەیە و لە دوای قورئانیش لە سنەت و ڕێبازی ڕاست و دروستی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. لێرەدا کۆتایی بە ماڵقەیە دێنین و صلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.